بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێیەگەن سڵاوی خۆی گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆم بە خۆشحاڵ و بەختەوە دەزانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. لە باس و خواسی ئەمڕۆماندا باز لە سیفەتی ئەمەکداری واتە وەفا دەکەین. مەحوی شاعیر و عارفی گەورەی کورد لەبارەی ئەم سەردەمەوە کە بێوەفایی تێیدا گەشتۆتە لووتکە دەفەرمێ عهد و وەفایە سوخرەیی و بەدعهدی و جەفا هەرما بەدادی ئەهلی وەفادا بگا خودا. وەفا و ئەمەک یەکێکە لە سیفەتە شیرین و جوانەکانی ژیانی مرۆڤەکان و مرۆڤەکانی پێ ئەزمون دەکرێ و پێی هەڵدەسەنگێنرێن. ئاینی پیرۆزی ئیسلام وەفا و ئەمەکی بە یەکێک لە ڕەوشتە باڵا و بەهاکانی خۆی ناساندووە و هانی شوێنکەوتوانیشی داوە بە وەفا و ئەمەک بن بۆ ئەو کەسانەی کە شیاوی وەفا و ئەمەکن. لەم بەرنامەیەدا دەپرسین وەفا چییە و بەچی دەگوترێ؟ قورئان و فەرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم چ پێگە و پلەیەکیان بۆ ئەم دەستەواژەیە داناوە؟ وەفا لە ژیان و سیرەی پێغەمبەر و هاوڵانیدا صلی الله علیه وسلم چۆن مامەڵەی لەگەڵدا کراوە و بەکارهێنراوە. ئەو کەسانەکێن کە شیاون ئێمە وەفادار بین بەرامبەریان. دەبێت تەنها بۆ ئەو کەسانە وەفادار بین کە چاکەیان لەگەڵا کردوین یا کەسانێکی دیکەش هەن کە ئێمە هێشتا نەمان بینیون و چاکەشیان لەگەڵدا نەکردوین پێویستە وەفادار بین بۆیان. سوودەکانی ئەمەکداری چین و چ سوودێک بە مرۆڤ دەگەیەنێت؟ بۆ وەڵامی ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی تر میوانداری زۆر بەڕێز مامۆستا شێرزاد عەبدولحەمید زانای ئاینیم کردووە کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانی ئەمڕۆی بەرنامەی باس و خواست دەبێت. مامۆستا گیان سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکت باش و سپاس بۆ ئامادەبوونیشت. عليكم السلام ورحمة الله وبركاته. ئێمەش سپاسی جەنابەت دەکەین. زۆر سپاس مامۆستاگیان. پێم خۆشە تعریفێکی وەفا و ئەمەکداریمان بۆ بکەی. وەفا بەچی دەگوترێ و چ پێناسەیە دەیگرێتەوە؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، صلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم أجمعين. سرتا خوای گەورە پاداش چاکەتان دات إن شاء الله تعالى. ئەو بابەتەی کە هەڵتان بژاردووە وەکو جەناب سەرەتا پێناسەشی کورتت لە بۆی کرد بابەتێکی زۆر گرینگە، چونکە ئیسلامی پیرۆز بەشەشی زۆر گرنگی دایتە ڕەوشتە بەرزەکان، ڕەوشتە بەها و بەقیمەتەکان، بەتایبەتی یەکێک لەوانە کە وەفایە واتە ئەمەکداری. دیارە وەفا و ئەمەکداری پێچەوانەکەی بریتە لە غەدر، پێچەوانەکەی بریتە لە نادڵسۆزی، نا ئەمەکداری ینی سپڵەیی بەرامبەر ئەو شتانەی کە ئەو کەسانی کە وەفایان بەرامبەر دەکرێتن. جا بەداخەوە ینی دەتوانم بڵێم ینی خودای رب العالمین کە فەرمێ لە یەکێک لە ئاەتەکان وەما وەجەدنا لئەکثەرهم من عەهد. زۆر خەڵک دەبینین کەم وایە بەڕاستی ئەمەکدار بیتن، چ بەرامبەر خوا یان بەرامبەر پێغەمبەر صلی الله علیه و یان بەرامبەر ئیسلام یان بەرامبەر ئەو شتانی کە دوای جەناب لەوانەیە پرسیار لەسەری هەمی باسییان بکەین. بەڵام بە شێوەیەکی گشتی وەفا واتە دڵسۆزی ئەمەکداری پێچەوانەکەی بەڕاستی واتە غەدر و هەتا دەگەڕێتەوە سەر ئەستەمکاری ئەوانە، چونکە وەفا بریتە لە ئامۆزا و برا و کەسی نێزیکی ڕازگۆیی و هەروەها دادپەروەری. بەڵام ئەگەر بێت بەڕاستی پێچەوانەکەی وەربگرین دیارە بریتە لە درۆ و بریتە لە ستەم، بریتە لە پاشەگەردانی، بریتە لە زوڵم، بریتە لە چەوساندنەوە، بریتە لە پشتێکردن، بریتە لە تەهمیشکردن، بریتە لە ماف خواردن، لە زۆر شتی دیکە کە ئەو ڕووبەداخەوە لە هەموو جیهاندا دەگوزارێت و تایبەتی ئێمەش بەڕاستی بەرینین لەوانە. زۆر باشە مامۆستا. وەفا و ئەمەکداری لە قورئانی پیرۆز و فەرموودەکانی پێغەمبەری خودادا صلی الله علیه وسلم چ پێگە و ڕۆڵێکی بۆ دانراوە؟ ئەگەر جەنابەت بکرێ ئاماژەیەک بەو ئایەت و فەرموودە پیرۆزانە بکەی کە باز لە وەفا و ئەمەکداری ئەکەن لە نێوان مرۆڤەکاندا. بەڵێ سەرەتا دیارە خودای رب العالمین کە دەفەرمێ أعوذ بالله من الشیطان الرجیم وبعهد الله أوفوا ذلكم وصاكم به لعلكم تذكرون. دیارە بەڕاستی ئەمەکداری یاخود وەفا دەستگرتن بە وەفا بەو چەمکە جوانە، بەو ڕەوشتە جوانە، بەو ئەخلاقە بەرزە وەسیەتی خودای رب العالمینە. خوای گەورەش کاتێک کە بەندەکانی خۆی تەوسیە دەکاتن، ئامۆژگاری دەکاتن بە یەکێک لە ڕەوشتە بەرزەکان، سیفەتە جوانەکان، دیارە زۆر گرنگ و گەورەیە. بۆیە بەڕاستی ئامۆژگاری خودای رب العالمینە. ئەو کەسێک کە خۆی
بە بڕوادار دابنێ بە ئیماندار دابنێ بە تایبەتی بەرامبەر ئەو وەسیەتی خودای رب العالمین لەبێ کەسێکی دڵسۆزبی ئەوە جێبەجێ بکە لە ژیانی خۆیدا وخدای رب العالمین لە شوێنێکەکە فەرمێ ومن أوفى بعهده من الله بەڕاستی خدای رب العالمین هیچ کەسێک وەکو خوای گەورە خاوەن بەڵێنی خۆی نییە خاوەن وعدی خۆی نییە خاوەن وەفای خۆی نییە بەرامبەر بەندەکانی وەکو یەکێک لە سەحابە ڕزگانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە وەکو فەرموودا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی فەرموو ئەی معاذ ئادەزانی حەق و مافی خدای رب العالمین چیە لەسەر بەندەکان وحەقی بەندەکان چیە لەسەر خوا جەل جەلاله جاگوتی الله ورسوله أعلم خدای رب العالمین پێغەمبەرەکەی دەزان سەرەتا فەرمووی حەقی خدای رب العالمین یعنی وەفابوونی بەندەکان بەرامبەر خوا چی ئەوەیە کە ئەن یعبدوه ولا يشركوا به شيئا کە خوا بپەرستن بە تاق و تەنها و شەریک و هەواڵی بۆ بڕیار نەدەن و پاشان فەرمی ئەدی حەقی بەندەکان چیە بەرامبەر خوا یعنی خوای رب العالمین یەک لە صفەتەکانی خۆی وەفایە کە بەڕاستی بە وەفای بەرامبەر وعدەکانی کە لە قورئانی پیرۆز بە خۆی ئاماژەی پێ کردیە و باسی کردیە ئەوی دیسان فەرمی الله ورسوله أعلم گوتی خوای رب العالمین هە بە خۆی دەزانی پێغەمبەرەکەی دەزانی ئەویش فەرمی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام حەقی بەندەکان لەسەر خوا ئەوەیە کاتێک بەندەکان بە وەفا بوون بەرامبەر خوا خوای رب العالمینیش بە وەفا دەی بەرامبەریان بەوەی کەوا نەیان سووتێنی سزایان نەدا بەختەوەریان بکە لە ژیانی دنیا و ئاخیرەتدا و پاشان خدای رب العالمین لە یەکێک لە ئاەتەکانی کە فەرمێ وعد الله لا يخلف الله وعده ولكن أكثر الناس لا يعلمون بەڕاستی خدای رب العالمین بەخۆی خاوەن بەڵێنەکانە یعنی خاوەن وعدەکانە خاوەن وەفایە بەڵام زۆربەی خەڵکی نازان زۆربەی خەڵکی لێ بێئاگانە لە شوێنێکی دیکە لكن الذين اتقوا ربهم لهم غرف من فوقها غرف مبنية تجري من تحتها الأنهار وعد الله لا يخلف الله الميعاد خوای رب العالمین ئەو وعد و بەڵێنانەی کە بەندە چاکەکانی خۆیدا ئەوانەی کە بەوەفان بەرامبەر جێبەجێکردنی فەرمانەکانی خوا و پارێزگاریکردن لە قەدەغەکراوەکانی خدای رب العالمین بەوەی کە بەهەشتی ڕازا و نەبڕاویان بدات إن الله لا يخلف الميعاد خوای گەورە لە وعدەکانی خۆی پاشگەز نابیتەوە ئەو وعدەی کەدایە هەموو وعدەکان لە بەندەکان جێبەجێ دەکاتن پاشان بەڕاستی سیفەتی پێغەمبەرانە عەلەیهیم الصەلاة وەسەلام وەکو خدای رب العالمین باسی گەورەمەن ئیبراهیمی دەکات فەرمێ وئیبراهیم الذی وەفا گەورەمەن ئیبراهیم بۆ بەوەفا و بەرامبەر خدای رب العالمین لەبەرەوەی خوای گەورە جەل جەلاله کاتێک بە تاقیکردنەوەکی سەخت دابردی کە خستنە ناو ئاگرەکەی بوو هەر بەڕاستی بێوەفانە و بەرامبەر خوای رب العالمین هانا بۆ خەڵکی دیکە بە یان هەتا مەلایکەتەکان کە دابەزین بارانی بارنیان با یان هەر بەر شێوازێک لە شێوەیان تەنازول بکاتن بۆ مشریکەکان نەخێر حەسبی الله ونعم الوەکیل هەر بە وەفا بەرامبەر خوای رب العالمین لە کاتی تاقیکردنەوەی سەختی بەرامبەر فرعونەکانی میسر کە ویسیان بەڕاستی دەست درێژی بکەنە سەر خێزانەکەی هەر بە وەفا بەرامبەر خدای رب العالمین توانی بەو زنجیرە تاقیکردنەوەی دابچی هەتا لە تەمەنی پیریدا لە تەمەنی بەساڵاتچوویدا کە بۆ تاقیکردنەوە سەخت تاقیکراوە کە سەربڕینی گەورەمان ئیسماعیل بوو ئەلەوێش بەڕاستی دەرچوونەوەی خدای رب العالمین فەرمووی إن إبراهيم كانت أمة إبراهيم عليه السلام بتني أمتك بو چونکە بەڕاستی کەسێکی بە وەفا و بەرامبەر خدای رب العالمین بۆیە خوای رب العالمین لەو زنجیرە تاقیکردنەوە دەری چوان وەو کەسەش کە بە وەفا بێ وەکو گەورەمان ئیبراهیم دەبێتە دەبێتە خۆشەویستی خوای گەورە واتخذ الله إبراهيم خليلا کە خوای گەورە ئیبراهیم کردا خۆشەویستی خۆی خەلیلی زۆر باشە مامۆستاگیان وا دیارە کێشەیەک لە گواستنەوەی دەنگدا هەیە تا چارەسەرکردنی ئەو کێشەیە ناوبڕێک وەرەگرین و دواتر دێنەوە خزمەتی جەنابتان. بەنامەی بڕۆمان تایبەتە بە بابەتێک لەژێر ناونیشانی کۆبوونەوە و یان نەریتی کۆبوونەوە لای حیزبە کوردیەکان کە ئەوەی ئەچێتە کۆبوونەوەکە یان سەلاحیەتێکی تەواوی نییە بۆ کۆبوونەوەکە یان ئەجەندایەکی تایبەتی هەیە کە ئەچێتە کۆبوونەوەکە ئەگەر ئەو ئەجەندایی خۆی جێبەجێ نەکرا ئامادە نییە هیچ سازشێکی تر بکە لە پێناو هیچ بەرژەوەندیەکی خەڵکی ترە. بەڕاستی حیزب نابێ خۆی سەرقاڵکە بەم کێشانەوە ئەبێ ئەم کێشانە دام و دەستگاکانی حکوومەت و پەرلەمان و دادوەری و لایەنەکانی تر چارەسەریکەن. ئەوە ئیشی حیزب نییە، حیزب خۆی زۆر گەورە کردووە. ئەم دۆخی کە ئێستا ئێمەتیاین بەڕاستی بە هەموو پێوەرێک تاوانێکی گەورەیە، جەریمەیە کە بەمانای کەلیمە کاتێک کە تۆ خەڵکەکەی خۆت
برسی کردووە کاتێک خەڵکی خۆت سزا داوە لە کاتێکە دەرفەتێکی مێژووی وەرچەرخانێکی مێژووی زۆر گرنگ لە ناوچەکە هەیە. بەدی هێنەری سارا و کەژ و کۆ بە تەنیا لە تۆ دەپاڕێمەوە جگە لە دەرگای فراوانی تۆ لە هیچ دەرگایەک نالاڵێمەوە. بە ناوی پەروەردگار خالقی بوون و ئاسار خاوەنی ئەرز و سەما حاضر لە هەموودەما. لە شاری مەریوان لە خزمەتی یەکێک لە شاعران و ناسک خەیاڵانی ئەم دەڤەراین وی جەنابی مامۆستا ئەحمەدی بەهرامیە. لە سەرەتاوە نازناوی فانیم هەڵبژارد، بەڵام کە وەختێ گەڕام بینیم فانی ترمان هەیە دەستم لەوە هەڵگرت کردمە ژاکاو. بەڵام شعرێکە خۆی یەت وروژێنێ بۆ مێشک و دەرونی شاعر وای لێیەکە واداری ئەکا ئەگەر لە خەوی شابێ هەڵسێ بەلای نووسینی شاعر. ڕۆڵی ئاین لە ئەدەبیاتی کوردیەتی چۆنە بینیت؟ مناڵەکانیان فێر بکەن با ماتڵی ئەوە نەبن کە قوتابخانەیەکیان بۆ دابنێن فێرگەیەکیان بۆ دابنێن مناڵەکان چەند دەرسی کوردی تیا بخوێن. هەر ماڵێ بکەن بە فێرگەیەک، هەر ماڵێ بکەن بە قوتابخانەیەک، هەرچی ئەزانن بەدڵ بینووسن لەی مەکەنسڵ تەنیا خەد لە ناو دەفتەر دەرەبڕێ حاڵی نووسەر. بینەرانی بەڕێز دووبارە سڵاو. مامۆستاگیان دەپرسم ئەو کەسانەی کە زۆر شیاون ئێمە لە ژیانی ڕۆژانەماندا وەفادار بین بەرامبەریان ئەو کەسانە کێن؟ پێویستە ئێمە بەرامبەر بە کێ وەفادار بین؟ بەڵێ بەناوی خدای ڕەب العالەمین جارێکی دیکەش داوای لێبوردن دەکەین دیار ئەو مقاتعەیەکە هەبوو خەل لە دەنجی هەبوو ئەگەر خەتای لایمە بیەوە داوای لێبوردن دەکەین ئینشاءڵڵا خەل لەشی فەنیش بێەوە دیارە تایبەت بە جەنابتان دیارە ئەو کەسانی کە پێویستەوە گرنگەوە واجبە لەسەرمان کە ئێمە بەرامبەریان بە وەفا بین سەرەتا ذاتی پاشی خدای ڕەب العالەمینە چونکە خوای گەورە جەل جەلالوه منەتی زۆر زۆر لەسەر ئێمە هەیە. بەڕاستی ئەمە قەت لە بن ژێر چاکەکانی خوای پەروەردگار ناینە دەر چونکە ئەو کەسانی کە چاکیان لەسەر ئێمە هەیە بەڕاستی دەبێت ئێمە بەڕاستی ئەمەکدارین بەرامبەریان دڵسۆز بین بەرامبەریان بە وەفا بین بەرامبەریان جا ذاتی پاشی خوای ڕەب العالەمین لەسەروی هەمووانەوەیە. ئەمەکداری بەرامبەر خوای پەروەردگار ئەوەی کە فەرمانەکانی جێبەجێ بکەین چا ئەوەی وەکو عیبادەت و شەعائیر دروشمە ئاینیەکانە جا چەوەی معاملاتە چەوەی سلوکیاتە چەوەی کەوا هەڵسوکەوت و مامەڵەکردنەی خێزانیە هەموو بوارەکانی ژیان کە خوای گەورە فەرمانی بەسەر کردین جێبەجێ بکەین و وەغەیری خوای گەورە نەپەرستنی وەکو سەرەتایی فەرمودەکەی پێغەمبەر صلی الله علیه و ئاماژەمان پێ کرد. پاشان ئەوی دیکە کە بەڕاستی بۆ وەفای بەرامبەری خودی پێغەمبەر صلی الله علیه و سلم چونکە ئێمە لە ڕێگای پێغەمبەرەوە عەلەیهی سڵاو وسەلام کە ئەو بەرنامە جوان و ڕێک و پێکەی بۆ ئێمە هێنایە بەڕاستی ئەمێ ڕزگار کردی لە بتپەرستی لە دارپەرستی لە بەردپەرستی لە شەخصپەرستی لە هەموو شتانی کە ئینسان نزم دەکەن ئینسان بچووک دەکەنەوە. پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام بەڕاستی ئەمە قەت ناتوانین پاداشتی بدەینەوە بەوەی بەڵام دەتوانین بە وەفا بین بەرامبەری بەوەی کە پشتێنەکەی تون بگرین وەکو خودای ڕەب العالەمین فەرمێ وەلەکم فی ڕەسوولillaahi ئوسوەتون حەسەنە چاکترین چاوساق چاکترین پێشەنگ چاکترین پێشەوا دڵسۆزترین کەس بۆ ئێوە کە بە وەفا بن بەرامبەری پاشی خوا جەل جەلالوه پێغەمبەرە صلی الله علیه وسلم چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام ئەفەرمێ هەر کەسە کە بەڕاستی ئەمنی خۆش بووێ بە وەفای بەرامبەرم بەوەی پێیوە دیارەکەوە چاو لە من بکاتن هەڵس و کەوت وەکو من بکات. ئێستا خوشک و برا حاجەکانمان لەوێن پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام ئەفەرمێ یا ئەیوهە الناس خذوا عنی مناسکەکم فی الحەج هۆ خەڵچینە ئێوە وەکو من ئیحرام ببەستن وەکو من حەج بکەن. ئەگەر ئەو خوشک و برانە بیانێ بۆ وەفا بن بەرامبەر پێغەمبەر صلی الله علیه و سلم دەبێ متابعەی پێغەمبەری بکەن عەلەیهی سڵاو وسەلام چۆن حەجی کردیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یان ئەوەی کە نوێژ دەکاتن صلوا كما رأيتموني أصلي. بەڕاستی ئێمە تەماشای پێغەمبەری خوای بکەین صلی الله علیه و سلم ئەوجا بە وەفا بین بەرامبەر ئەو ڕەفتار و کردارانی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم کردیتین. پاشان ئەو کەسانی کە بە وەفا بین بەرامبەری دایک و باوک زۆر زۆر دڵسۆزە پێویستە ئێمە بەڕاستی بە وەفا بین بەرامبەر دایک و باوکمان ئەگەر دایک و باوکەکە مسلمانیش نەبیت چونکە بەڕاستی
وەکو گەورەمان ئیبراهیم عەلەیهی سەلام چەند بە وەفا بەرامبەر باوکی کە مسلمانیش نەبوو وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا پاشی یەکتا پەرستی خدا رب العالمین ئەو کەسەی کە وەفایان زیاتر بەرامبەر بی بریتە لە دایک بریتە لە باو کە دووەکو دوومۆم خۆیان دەتاوێنەوە بۆچی بۆ ئەوەی کەوا منداڵەکانیان دەمرن لە پێناوی ژیانی منداڵەکانیان جا بە تایبەتی دایک بەڕاستی کە هێلانەی یەکەم یاخود خانووی یەکەم یاخود ماڵی یەکەمی پێگەیاندنی ڕوڵەکانە و پاشان ئەوەی کە بە وەفاین بەرامبەری بەڕاستی خاک و نیشتیمان و مەملەکەتی کە تێیدا لەدایک بووین کە زێدی باو باپیرانمانە زۆر زۆر گرنگە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو ئیمانێک وەکو پەروەردەکەرێک کە ئەمەی فێر کرد بەڕاستی نیشتیمانی خۆمان خۆش بووێ بە وەفا بین بەرامبەری دڵسۆز بین بەرامبەری جا ئەو دڵسۆزیشمان بەرامبەر خاکمان هەتا بەرامبەر خەڵکمان کەوەی لەگەری ناو خاکەکەیدایە ئەو دڵسۆزی نابی هەر بە سەرزارەکی بی بە وشەی زل بیتن بە قسەی شیعاراتی گەورە بیتن کە بەداخە ئۆڕوکە زۆربەی خەڵکی ینی بە تایبەتی ئەمە ژۆمان لێهاتی وەکو ئومەتی ئیسلام بووینە ئومەتی شیعارات بەڵام خودای رب العالمین لە شوێنە کە زەممی جوولەکە و دیانەکان دەکە دەفەرمێ ئەتەئمرون الناس بالبر وتنسون أنفسكم وأنتم تتلون الكتاب أفلا تعقلون جوولەکە و دیانەکان دیارە پڕوپاگەندەی ئەویان دەکرد ینی خەڵک ئەمر بە چاکەی بکەن ئەی خەڵکینە بەڵام بەخۆیان نەیان دەکرد ینی دایانگوت ئەی خەڵکی بە وەفا بن بەڵام بەخۆیان بێوەفا بوون ینی ئەگەر خۆ خەڵکەکیش یان لەسەرەوە یا خۆی بە ڕیشتپی برا گەورە بە کەسێکی گەورە دابنێ بە دڵسۆزی ئەو خاک و خەڵکی دابنێ بەڵام ئەگەر بە خۆی بە وەفا نەبی خەڵک چۆن دەتوانی بە وەفای بەرامبەر خاک و نیشتیمانەکەی هەتا خودای رب العالمین کە دەفەرمێتن يا أيها الذين آمنوا لم تقولون ما لا تفعلون كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعلون أي كومل إيمان دارن بوسي أوي ديلين بقسە کردن بەڵام لە مەیدانی کردار ڕفتار هیچ جێبەجێ ناکەن ئەو ڕوو بەداخەوە ئەوە لەمەدا ینی ئیدعا و پروپاگەندەی وەفاداری نیشتیمان پەروەری بەڕاستی زۆر جار هەندێک ئەو دروش و شاعیران دەکەین بەڵام سوبحان لە مەیدانی کرداردا لە مەیدانی کارپێکردندا هیچیان نابینین ئەگەر ئێمە بە وەفاین بەرامبەر خاک و نیشتیمانی خۆمان بەڕاستی دەبی دڵسۆز بین بەرامبەر هەتا مەسەلەن ئەو شتانی کە بەرژەوەندی گشتین جا ئەو قوتابخانەی بەرامبەری بە وەفا بین ئەوە کارەبایە بەرامبەری بە وەفا بین ئەوە مەسەلەن ئەوەی کە ئەوەی سروشتێ لە وڵاتە وەکو نەفت و وەکو گاز و وەکو ئەو شتانی کە بەڕاستی بڕبڕی فەقەراتی ئابووری ئەو وڵاتەنە دەی بە وەفا بین بەرامبەری لێ نەگەڕین بەڕاستی وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم کە فەرمێ ئونصر ئەخاکە ظالما ئەو مەظلوما برای خۆت بەسەر بێخە ئەگەر ستەم لێکراو بوو ئەگەر ستەم کار بوو وتیانەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن بەسەری بێخین یعنی مەبەستی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوە بووە بە وەفا بن بەرامبەر برایەکەتان ئەگەر ستەم کار بوو ئەگەر ستەم لێکرا بوو گوتیان ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵام وسلام قەینا کە ستەم لێکرا بوو وەفا بن بەرامبەری بەسەری بێخین حەق و مافی وەرگرینەوە زەوت کراوەکان بەڵام چۆن ستەم کار بە وەفا بن بەرامبەری فەرمی دەستی بگرن لێ مەگەڕن زڵمەکەی بکاتن ئەوڕۆ ئەو هەموو کەسا کە بەڕاستی بیەوێتن خاکمان نیشتیمانمان هەتا خەڵکمان کە دەرسی بە وەفای فێر بکاتن ئێمە بەڕاستی دەبی دڵسۆز بین سەد و بربەستەکی دابنین بۆی ئەمە ئەو خاکەی کە لەی لەدایک بووینە ئەو نیشتیمانە خۆشمان بوو وەکو پێغەمبەر عەلەیهی سڵام وسلام کاتێک کە لە مەکە دەرکرا نەک بەخۆی بەجێهێشت ئەلەو کاتە ئاوری مەکەی داوە فەرمی ئەی مەکە وەڵڵاهی قەت بەجم نەدەهێشتی ئەگەر دەریان نەکردوام ئەوجا فەرمێکی هینا خوارە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە بۆ کەعبە و لە بۆ مەکە کە شوێنی لەدایک بوون بوو و پاشان ئێمە بەڕاستی بەرامبەر عولەماکان بە وەفا بین بەرامبەر زانایان بە وەفا بین چونکە زانایان میراتگری پێغەمبەران عەلەیهیمو سڵات وسلام وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ العلماء ورثة الأنبياء بەڕاستی زانایان میراتگری پێغەمبەرانن عەلەیهیمو سڵات وسلام بەڵام زانایان دەبی لە خودی کەسایەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تاوا بنەوە زانا بەڕاستی نابی لەبەر خاتری کەسێکی لە ترسی کەسێکی لە ترسان یان لە برسان یان لەو بەرژەوەندیەکی لەبەر هەر مەبەستێکی بیتن ئەو دینەی ئەو شریعەتەی خوا ئەو پەیامەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باریکە ڕێیەکی ببین تۆ بەس بۆ ڕازیکردن دڵی چەند خەڵکەکی دیکە بێوەفابی بەرامبەر پێغەمبەر صلی الله علیه وسلم بێوەفای بەرامبەر میراتەکەی کە بەڕاستی میراتی پێغەمبەر صلی الله علیه وسلم درهم و دۆلار و خانی و سەرەوت و سامان و شتانە نییە هەتا ئەو جوبە و عەمامە نییە میراتی پێغەمبەر صلی الله علیه وسلم شریعەتەکەیتی سیدقەکەیتی ڕازگۆیەکەیتی خەباتەکەیتی پەیامە جوانەکەیتی کە بەڕاستی بە جوانی بگە وەکو خۆی بگاتن نەک ینی خەڵک چاواشە بکرێتن جا بەڕاستی بە وەفابوون بەرامبەر عولەمایان حەق و مافەکە لەسەر شانی زۆربەی زۆرمان کە بە وەفابوون بەرامبەر ئەو عولەمایانەی ئەو زانا گەورانەی کە لە ناو کەسایەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تاواینەوە لە ناو خودی کەسایەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم تاواینەوە پاشان بە وەفابوون بەرامبەر ئەو خەڵکەی کە لەگەڵی دەژین
جا بە هەر ڕەنگەک بی بە هەر زوبانێک بی بە هەر ئایدۆلۆژیا و بیرکردنەوەیکی بی ڕاستە ئێستا بەڕێزەکان ینی ئەگەر خەڵک هەموو لەوانەیە ئێستا بمان بینی زۆربەی زۆری چونکە کەناڵەکە دیارە فەزاییە ئێمە ئەگەر بەس تەماشای بەهار بکەین هەر لە نیعمەتەکانی خوای ڕەب العالەمین دەرسوانەی زۆر گەورە بەرامبەر بەوە وەفابوون فێر دەبین کاتێک کە بەهار دێتن ئەو هەموو دیمەنە جوانە ئەو هەموو جۆری گوڵا بەڵام بۆی ئێمەش بەڕاستی ئەگەر بیرکردنەوەکانشمان جیاوازبی بەڵام خاڵی هاوبەشمان زۆر تێدا تاکو بە وەفابین بەرامبەر یەکتر. زۆر باشە مامۆستا باست لە وەفاداری مرۆڤ کرد بەرامبەر بە دایک و باوکی بەڵام بەداخەوە لەم ڕۆیە ئابینین خەڵکێک کە 25 ساڵ 30 ساڵ دایک و باوکی بەخێوی کردووە وەکوڵێ فەزڵی خێزان و منداڵی خۆیەدا بەسەر دایک و باوکدا ئایا ئەمە خیانەت و سپڵەی نییە بەرامبەر بە دایک و باوک و پێشێلکردنی وەفاداری نییە بەرامبەریان؟ بڵێ دیارە وەکو ئاماژەمان پێکرد بەڕاستی دایک و باوگیانی گەورەترین مەدرسەن لە ماڵدا و پاشی خوا جەل لە جەلاله و پاشی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم بە وەفابوون بەرامبەر دایک و باب لە ئەولەویاتی دینداریمان دەبی لە پێشی هەموو شتەکانی پاشی عیبادەتی خودای ڕەب العالەمین بەڵام کاتێک کە کەسێک بەڕاستی بێ نمەک دەبیتن ینی ئەمەکدار نییە بەرامبەر دایکیان باوکی دەبێ دڵنیابێ ئەگەر دایک و باوکی لێ ڕازی نەبی ئەگەر نیتوانی خینی لێ بێتە خوارێ ئەگەر هەموو ساڵێ لە ڕێی حەج و عومڕەی دابیتن ئەگەر ناوی ئەحمەد و محەممەدیش بیتن با دڵنیابی خوای ڕەب العالەمین بەڕاستی لە کار و کردەوەکان هیچی لێ قبوڵ ناکە بۆ مەرجەی کە دایک و باوکە فەرمانێکی پێ دەکەن لا طاعة لمخلوق في معصية الخالق یان في معصية الله ملکەتکردن بۆ فەرمان هیچ کەسێکی دروست نییە مادەم پێچوانی فەرمانی خوابی ئەو دایک و باوکە ئەگەر فەرمانی پێچوانی فەرمانی خوات پێ نەکەن بەڕاستی دەبی بەگوێیان بکەی بە قسەیان بکەی خۆ گەورەمان ئیبراهیم عەلەیهی سەلام باوکی نەک هەر بتپەرست بوو بتخانەشی دانابوو بەڵام چەند جوان یا ئەبەتی بەکاردەهینا ینی بابەجانی بەکاردەهینا هیچ کاتێک بەڕاستی ماڵ خۆی لە باوکی خۆی نەکرد خۆی لە باوکی خۆی جودا نەکرد و هەتا ئەو کاتی کە باوکی گوتی لە ئەرجومەنەکە یا ئیبراهیم گوتی بەردبارانت دەکەم دەرت دەکەم لە باباتی خۆم حاشایت لێ دەکەم هێشتان گەورەمان ئیبراهیم وازی لێ نەهینا بوو کەواتە بەڕاستی ئەو کەسەی کە بەو شێوازەی بێوەفای بەرامبەر داک و بابی بێوەفای بەرامبەر خوش بەرامبەر پێغەمبەری صلی الله علیه و سلم بەرامبەر هەموو دروشم و شعائرەکانی ئیسلام کە بەڕاستی ئەوە یەکێکە لە دروشم و شعائرەکانی ئیسلام ڕێزگرتنی دایک و باوک نەک هەر ڕێزگرتن بەڵکو ئیتاعەکردنیان ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب ئەگەر کەسێک ڕێزی داک و باوکی خۆی بگرێ و نیشانی گەوراتیتی جا یەک شتی وەکو لەتیفە بۆ خۆشی بە جەنابەت دەجەرمەوە ڕۆژێکیان یەکێک لە گەنجەکان هاتە لای مامۆستایەکی مزگەوت گوتی مامۆستا دایکم فەرمانی پێکردیمە کە خێزانی خۆم تەلاق بدەم لێی جیابمەوە بە قسەی بکەم یان بە قسەی نەکەم مامۆستایەکەش بە خۆی بە فیراسەتی عیلم و زانست و تەقوایەکەی خۆی گەنجەکەی خوێندەوە وتی وەڵڵای کوڕی شیرینم ئەگەر لە هەموو کاروبارەکان بە قسەی دایکی خۆت کردیە لەوەش بە قسەی بکە قەینا بەڵام دڵنیام لەوەی لە هیچ شتێکی بە قسەی دایکت نەکردی کێشە لەگە خێزانەکەت هەیە دەتێ خراپەکەی بە ملایکت دابینی جا زۆر کەسیانی بەڕاستی زۆر جارن خراپەکەی لە داک و باوکیان دەگەڕێنەوە بەڵام چاکانیان لۆ خۆیان دەگەڕێنەوە کەەوەش بێوەفاییە کە بەڕاستی بەرامبەر دایک و باوکی مامۆستا وەک دەزانین سەردەمی گەشی پێغەمبەری خوددا صلی الله علیه و سلم بەپێی دەقی ئاەت کە خوای گەورە فەرمێ تۆ لەسەر جوانترین بەهاو ڕەوشتە باڵاکانی وەفا لە سەردەمی پێغەمبەری خوددا و هاوڵە بەڕێزەکانیان چۆن بووە چۆن مامەڵەی لەگەڵدا کراوە لە ژیانی خۆیاندا بەرجەستەیان کردووە ئەگەر چەند نمونەیەکی گەشتمان لەو سەردەمەوە بۆ باسکەی سوپاس بۆ جەنابەت. بڵێ دیارە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە سەردەمی زێڕین ناسراوە بەڵام ئەمە یەک تۆز بگەڕێنەوە پێشی ڕیسالەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێشی پێغەمبەریەتەکەی خۆی عليه الصلاة والسلام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە خوای گەورە ئەوهای پێگەیاندەبوون کە کەسانی بە وەفا بن هەتا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە جارێکیان دیارە مەوعیدێکی دانا لەگەڵ کەسێکی بۆ ئەوی کەوا ئەمانەتێکی لێ وەرگریان ئەمانەتێکی بداتێ مەوعیدی لەگەڵ دانا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خاوەن وعدی خۆی بوو خاوەن بەڵێنی خۆی بوو وەفایەکەی بە عادەکەی کرد ئەو کاتەی چوو لەو شوێنی ڕاوەستا ڕۆژێک دوو ڕۆژ سێ ڕۆژ ئەو جا دوایە کەسەکە هات کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەلەو کاتە سەرزنشتی کرد و گلەیی لێ کرد فەرمی ئەوە سێ ڕۆژ ئەمن ئەلێ ڕاوەستان بەیانەکەی دێم تا ئێوارە لەبەر ئەو ڕۆژە گەرمەی ئەتوو باشە لۆ چ نەهاتیکەوە وەفا بە عادەکەی بکەی ئەوە پێشی پێغەمبەریەتی عليه الصلاة والسلام بەڵام لە کات پێش پێغەمبەریەتی لەگەڵ پێغەمبەریەتیش
مەشهورە کە بە صادق الأمین مەشهور، ینی پێغەمبەر صلی الله علیه و سلم کەسێکی بە وەفا بووە، کەسێک نەبووە پروپاگەندە لە خۆی کردی. هەتا لە سڵحی حودەیبیە کاتێکە مسلمانەکان ئەو پەیمانەیان بەستا لەگەڵ مشریکەکان کە ئەو کاتی بێن بەڕاستی فتحی مەکە بکەن یان عمرەی بکەن، بەڵام لەو کاتی مشریکان ڕازی نەبوون، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەلەو کاتەی پەیمان نامەیەکیان بەستا. دیار لە پەیمان نامەکەی سەرەتا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە کاتیبەکانی فەرموو بنووسن بسم الله الرحمن الرحیم، بەڵام ئەلێرەدا مشریکەکان گوتیان ڕەحمان چێە ڕەحیم چێە، ئێمە ئیعترافی هەر پێ ناکەین. ئەلەو کاتی کاتبەکان زۆر زۆر تووڕە بوون، گوتیان ئیلا دەنووسین بسم الله الرحمن الرحیم. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆی کەسێک بیانی دائما پێغەمبەر صلی الله علیه وسلم بەشێک بووە لە چارەسەرکردن کێشەکان، نەک بە خۆی سەبەبی کێشەکان بی. فەرمووی چ بنووسین؟ گوتیان بنووسن بسمیکە اللهم، بەناوی خوای هەمووان. ئێ باشە خوای رب العالمین خوای هەمووانە، هیچ ئیشکالێکی مەسەلەی عەقیدەی تێدا نییە. فەرمی بنووسن، پاشان فەرمی بنووسن محەممەد رەسوول الله، بەڵام ئەوان گوتیان رەسوول الله چیە؟ ئەگەر ئەمە ئەعترافان بۆی بکرد بە ئەتو رەسوول الله، ئەو هەموو جەنگا و هەموو خێنە لە نێوانماندا نەدەڕژە. بنووسن محەممەدی کوڕی عەبدوڵڵاه. کاتبەکان گوتیان نانووسن. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی بنووسن. بزانە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەبی بەڕاستی کەسی قیادە، کەسی سیادە بڕیاری حەسمی پێبی لە چارەسەرکردن، چونکە بەشێک بی لە چارەسەرکردن. فەرمی بنووسن محەممەدی کوڕی عەبدوڵڵاه، هەر پێغەمبەری خوامە، ئەگەر ئەوانش وان نەڵن. جا ئەو پەیمانە بەسرا کە ئەو کەسانی مشریک بوون هاتن مسلمان بوون، بەڕاستی نێرە نامسلمانەکان بگەڕێنەوە. لەو کاتەیەک لە کەسەکان کە هات مسلمان بوو وعدەکەوا بوو دەبی بیانگەڕێنەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم بەو سەحابەی گوت کە مسلمان بوو، فەرمی ئەمە وەفا بە عەهد دەکەین، بەڕاستی دەبی پەیمان شتێک نەبین بەرامبەر مشریکان، باوان مشریکیش بن، باوان بەڕاستی خواپەرستش نەبن، باوان ینی ملحیدش بن. فەرمی بمێنیەوە سەبر بگرە هەتا ئەو کاتی خوا دەرگایکی خێر دەکاتەوە. جا لەو کاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم وعدەکەی نەشکان، هەتا ئەگەر ئەوان وعدەکەی شکاندی پێغەمبەر صلی الله علیه وسلم نەیشکاندیان. و پاشان ئەو پەیمانە یاخود ئەو عەقدەیان ئەو کۆبوونەوەیان ئەو حیلفە کە بەسرا لە سەردەمی جەهالەتدا کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە تەمەنی لاویدا بەشداری کرد، فەرمی ئێمە ڕۆژ ئەگەر شتێکی وا بکرێت دەچم بەشداری دەکەم. وەفام هەیە بەرامبەر ئەو کەسانی کاتە لەوێ بەشداریان کرد کە پێغەمبەر صلی الله علیه وسلم جارێکیان دەگەڕاوە ڕێیان لێگرت لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، بەڵام کابراایکی مشریک هات پەنای پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم وە کوڕەکانی خۆی هەموو لە چاردەوری پێغەمبەری خوای دانە صلی الله علیه وسلم حیمایەتیان دەکرد، تەوافی دەکرد. ئەوان مشریک بوون، پێغەمبەر صلی الله علیه وسلم موحید بوو، بەڵام ئەوان زۆر باشە. منیش ویستم ئەوە بپرسم لە ژیانی ڕۆژانەی ئێمەدا وان تێگەیەنراوین کەوا وەفاداری تەنها بەرامبەر بە مسلمانانە و بەشێکە لە عەقیدە، بەڵام دوو نمونەی گەشی پێغەمبەری خوددا گەڕانەوەی لە تائیف و پەنادانی لەلایەن مطعیمی کوڕی عەدی، هەروەها ئەو کەسەی کە لە نێو دیلەکانی بەدردایە پێغەمبەری خوا فەرمێ ئەگەر بینیتان جگە لە چاکە هیچی بەرامبەر نەکەن، چونکە لە مەکەدا تەنها کەسێک کە دژایەتی نەکردوم و سوکایەتی پێ نەکردوم ئەو پیاوەیە کە پێم وایە ناوی خەبابە. دەشفەرمێ ئەگەر ئێستا مطعیمی کوڕی عەدی زیندوو بووایە تکای دیلەکانی بدای من ئازادم دەکرد. ئەمە یەکێکە لە دوو نمونەن لە وەفاداری پێغەمبەر بەرامبەر بە کەسانی کافر و مشریک. ئێمە چۆن مامەڵە لەگەڵ ئەم وەفاداریەدا بکەین؟ کەسێک دراوسێمانە جوولەکەی مەسیحیە لەسەر دینی ئێمە نیە، چۆن ئێمە وەفادار بین بەرامبەری لە بەرامبەر ئەو چاکانەی کە بەرامبەر بە ئێمە کردوویەتی؟ دیارە پەیامی پیرۆزی ئیسلام پەیامی پێکەوە ژیانە، بەڕاستی پەیامی وەفایە. ئێمە بەڕاستی ئەو ڕۆکە هێرشێکی گەورە دەبینین و بە بەرنامە دەکرێتن بەوەی کە ئیسلام وەکو پەیامێک بچووک بکرێتەوە، وەکو دینی هەتا دیانەکانی لێ بکرێتن ها لە کەنیسەی بانگەشەی لە بۆ بکرێتەوە. بەڵام ئیسلام شەریعەتە، ئیسلام ژیانی پێ لە بۆ خەڵکی. ئیسلام هاتیە هەرچی زەحمەت هێل لە سەر دڵ دوورنی خەڵکی لاباتن، بەبێ ئەوەی کەوا ئەمە شتێک مجامەلەی بکەین، لەبەرەوەی کەسانی کە بیانێ ئەو حەقەتانە بزانن بە عینەکی ڕەشنا، بەڵکو بە ئێجدی سەیری ئیسلام بکەن، بە چاوێکی ڕوونتر سەیری ئیسلام بکەن. چونکە ئەو نمونە زیندان لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر زیندوو بوونە و زۆر هەبوونە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆ لەگەڵ مشریک ژیایە، مامەڵەی چەند نەرمونیان بوو لەگەڵیان. پێغەمبەر صلی الله علیه وسلم مشریکەکان کە هاتین قسەیان لەلا کردیا، گوتیان چت دەوێ ئەی برازایەکەمان، ئەی محەممەد، ئەگەر ژنت دەوێ، ئەگەر سەرەوت و سامان دەوێ، ئەگەر مەلیکاتی دەوێ، ئەگەر چت دەوێ. کۆمەڵە قسەی دیکەیان کردێ کە هەمووی کوفر و شرک و ئەوانە بوو لە دەوی هازاریاتە دەرێ. بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم هەندە بە ئەدەب بووە، هەندە بەڕاستی کەسێک بووە کە ئەخلاقی زۆر جوان و بەرز بووە، قسەکانی پێ نەبڕیە، وەکو کەسێک ینی کەسێکی بە وەفا.
ئەو زەفەرمی مامەجان قسەکانت تاواکە و قسەکانی خۆی کردی پێغەمبەر صلی الله علیه و سلم یان ئەو نمونانی کە جەنابەت باست کرد کە ئێمەش ئاماژەمان پێکرد پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەو کەسە کەوا پەنای منی دا ئێستاش بێت داوای هەر شتێکی بکاتن لەوە جێبەجێ دەکەم جا ئێمە بەڕاستی نمونەی زۆر گەورەمان هەیە ناکرێ ینی ئەو ڕووکە ئێمە تەنها چاک بین لەگەڵ خودی مسلمان چاک بین لەگەڵ تەنها ئەو کەسانی کە وەکو مسلمان لەگەڵمان دەژین بەڵکو چاکی ئێمە گەورەی ئێمە ليس الرجل بسرعة ئەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه و سلم پیا ئەو پیاوانە لە کاتی شوێنەی پیاوەکی باشبی بەڵکو پیا ئەو پیاوە لە کاتی تووڕەی تەنگەتایی پیاوەکی باشبی واتە زۆر گرنگ نییە تو لەگەڵ مسلمانی باشبی ئەو هەر مسلمانە ئاهلی مزگەوت ئەوە گرنگە لەگەڵ غەیرە مسلمانی باشبی لە ڕێی ئەخلاقی جوان دەها تەماشای گەورەمان عیسای کەین عەلەیهی سەلام بە حەواریەکانی دەفەرموو ئێوە با کەڕ و لاڵ بن یعنی کەس قسەتان نەبیسی کەس قسەتان جۆ لێ نەبی قسەتان بۆ کەس پێ نەکرێ بەڵام ئەخلاقتان جوانبی ڕەوشتان جوانبی بەوە فابن بەرامبەر خەڵک ئیمانتان پێدەین بەس ڕەوشتی جوان یعنی ئینسان سامت بی هیچ قسەشی نەکا بەس بەو وەفای بەرامبەر خەڵکی بەڕاست پێشان بداتن خۆ نمونەی زیندومان هەیە هەر یەک لە قەشە هەرە گەورەکانی ئەوروپا لە کەنیسە هەرە گەورەکان باسی ئەخلاقی وەفای مسلمانان دەکە بەرامبەر غەیرە مسلمانی وەکو نمونە زوندی باز دەکاتن یەک لە ئافرەتە بەساڵاتچوەکان دێتە لای قەشە گەورەکەی شەکوای ئەوەی دەکاتن دەڵێ ئەو گەنجانەی کە خاوەن ئۆتۆمبیلی تەکسینە کە مسلمانن ئێمە دەستیان لێ ڕادەگرین ئەوان ئەمە سواری ئۆتۆمبیلەکەی خۆیان دەکەن هیچ پارەشمان لێ وەرناگرن پاشان پێیان دەڵن کوڕشیرم لۆ پارەمان لێ وەرناگری لەبەرەوەی ئێمە دەچین شعائری دینی دیانەتی جێبەجێ دەکەین لە کەنیسەی لەبەرەوە دەرینا داجان چونکە ئەو تەمەنەت دەبینم وەکو دایکم تەماشات دەکەم ئەمەش ئامادە نیم پارە لێ داچی خۆم وەرگرم ئەگە بە ئۆتۆمبیل بیگەینمە هەر شوێنەچی بەڵام کاتێک دیانەکان شوفێری تەکسین سیاران هەیە ئێمە بە پارە دەین لە بۆ شوێنانە ئەوە ئەخلاقی مسلمانە بۆیە بەڕاستی ئێستا ئەوروپا کە بەلێشا و دێنە ناو ئیسلام مسلمان دەبن هەموو لە ڕێ ئەخلاقی جوانی مسلمانانە هەموو لە ڕێگای ئەو وەفای ئیسلامە بەرامبەر ئەوەی کە مسلمانانی فێرکردی لەوێن دەرێ ئێمە بەڕاستی بە وەفاین بەرامبەر ئەهلی کتاب جوولەکە دیان یاور کەسە کە لەگەڵماندا دەژیت زۆر باش مامۆستا وەفاداری ژن و پیا و بەرامبەر بە یەکتر بۆ نمونە نزیکترین کەس لە پیاویان لە ژن هاوسەرەکەیەتی چۆن مرۆڤ وەفادار بێ بەرامبەری و ڕێزی ئەو ماندوو بوون و عەزیەتەی یا ئەو ژیانە بگرن کە بە یەکەوە بەسەریان بردووە بڵێ جا ئەوە خاڵەشی زۆر گرینگە چونکە بەڕاستی ئەگەر هاتی ماڵ بەختەوەر بوو بەڕاستی تاکەکانی ماڵ بەختەوەر بوون تاچ ماڵ لە چێ دەست پێ دەکات لە هەردوو هاوژینەکەی هاوسەرەکەی دەست پێ دەکات چێ ڕەگەزینێریان مینە چ پیا و چ ئافرەت دوای ئەندامەکانی کە زیادەم کچ و کوڕەکان ئەگەر لەوێن دەرێ بەڕاستی وەفایەکە تەندروست بوو ئەو کاتی ئەمە بازرگانی بە وەفامان بۆ دروست دەبی شتێک سوارمان بۆ ناینی دکتۆری باشمان بۆ دروست دەبی بە وەفا دەبی بەرامبەر نەخۆشەکان لەسەر حیسابی جەستەی نەخۆشەکان خۆی دەوڵەمەند ناکاتن کە ڕوبەداخەوە گەورەترین تیجارەت کە دەکرێتن لە ڕێگای موبایل و لە ڕێگای ئەو زەبزەبەی هەوایاتە لە ڕێگای ئەو گواستنەوەی دەنگەکانە کە موبایل و خەتەکانە کە تیجارەتێکی زۆری پێ دەکرێت کە کولفەکی زۆر کەمی هەیە بەڵام بەڕاستی ئیمتیازەشی باش هەیە پاشان دا و دەرمان بەڕاستی ئێمە ئەگەر بە وەفامین بەرامبەر خەڵکی خۆمان چۆن لەسەر حیسابی خەڵکی خۆمان دەژێن ئەو خەڵکە ڕەشورتە ئەو خەڵکە بە وەفای بەرامبەر ئەو خاکەی پاشان ئەگەر ئێمە بەڕاستی کەسی تەندروستمان لە ماڵی دروست کرد واتە ژن و پیا و تەبابوون بە وەفابن بەرامبەر یەکتر کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ خەیرکم لأهلی وأنا خەیرکم لأهلی ئەفەرمێ چاکترین کەس ئەو کەسێ بە وەفای بەرامبەر ماڵ و منداڵەکەی خۆی کە من لە هەموو کەس بە وەفاترم بەرامبەر ماڵ و منداڵەکەم چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم یەک نمونەی بچووک باز بکەین بەرامبەر دایکمان خەدیجە کاتێک وفاتی کردبوو کە نمونەکە زۆر جار لە زاری مامۆستایان باس کردیان بەڵام ئەوە بەڕاستی جێگای خۆی تێمە هێڵوی لەسەر بکەین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نێزەکەی 12000 جەنگاوەری لەگەردا بوو لەو کاتەی وەفدی وڵاتان هەتا خەڵکی مەکە ئەوەی کە ڕئیسەکان بوون ئەوانەی کە سەرۆک هۆزەکان دەهاتن مسلمان دەبوون ئەلەو کاتەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە خەڵک هەموو پێشوازیان لێ کرد گوتیان وەرە ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە چەند دەرساباتە کرد و هەڵدەین ڤێلا کرد و دروستکەین دعوتت بکەین سفرەی چەورت لۆ بڕازینە وەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوانەی هەموو ڕەت کردەوە فەرمی ئەگەر ئەمتان خۆش دەوێ ساباتەکەم لۆ هەڵدان لە چێن دەرێ لە لای حەجەر الئەسوەد ژێر دیواری کەعبە نا فەرمی لە لای گۆڕەکەی خەدیجە چونکە ئێستاش تێی دەگەینم ئەگەر لە ژێر خاک دای بڵم هاوسەرەکەت هاوژینەکەت پیاوەکەت هەر بە وەفا بەرامبەرت هەتا لەگەڵ ئافرەتێکی ڕاوەستا بە چەند سەعات عەباەکەی خۆی لەبەر کردو ڕایخست بە چەند سەعات لەگەڵ دانیشت داکمەن عایشە فەرمی پێغەمبەری خوا ئەرێ ئەوە چییە و هەموو دانیشتنە و هەموو ڕاوەستن ئەو ئافرەتە چییە فەرمی ئەوە دەستە خوشتی خەدیجە خانە ئەی باسیستان دەکرد
فەرین باس سەردەمی خەدی زەمان دەکرد ئەو هەموو خەڵکی ڕاوەستایە سبحان الله یعنی شتێکی زۆر عەجیبە یعنی ئەو وەفای پێغەمبەر صلی الله علیه و سلم بەرامبەر خێزانی کە ئەوڕۆ ئەمە بەڕاستی وەکو مەدرسە کە دەچین ناو ماڵی پێغەمبەر صلی الله علیه و سلم شارەزای ئەو وەفای پێغەمبەر دەبی ڕاستە و خۆ بیگوازینەوە بۆ خودی خۆمان کە ماڵمان دروست کرد ماڵێک لەسەر وەفا دروست بکەین چونکە هەر ماڵێک لەسەر وەفا دروست بوو هەر خۆشەویستێک لە بینی ژن و پیاو لەسەر وەفا دروست بوو ئەو کاتی بەڕاستی ماڵەکە ئیدامەی دەبی بەردەوامی دەبی و کەسی تەندروست دروست دەکاتن زۆر باش مامۆستا پێدەچێت یەکێک لەو هۆکارانەی کە فرەژنی لە وڵاتی ئێمەدا بە شێوازێ لە شێوازەکان قێزەون و نامۆ کردووە لای خەڵک بێوەفایی پیاوە بەرامبەر بە ژنی یەکەمی و وەفاداری و ڕێزگرتنیەتی بەرامبەر بە ژنی یەکەم ژنی تازە هاتووی بۆ نمونە کورد ئەڵێ کە تازە هات کۆنە دەبێتە خەڵات پیاو لە سەردەمی نەبوونی و فەقیری و هەر لە سەرەتایەوە ئەم ژنی یەکەمە بۆی بۆتە مۆمێک و پاڵپشتێک بۆی بەڵام کە ژنی تازە دێنێ و دەوڵەمەند دەبێت ئیدی ئەم ژنی یەکەمەی لەبیر دەکات و هەموو هەوڵ و ماندووبوونێکی بۆ ژنی دووەم و تازەیەتی چۆن مرۆڤ هاوسەنگی بپارێزێ بە وەفا بێ بەرامبەر ئەو ژنەی کە لە ژنی تازە هاتووی زیاتر بە تەمەنێک بە یەکەوە بوون و پاڵپشتی یەکتر بوون بڵێ دیارە ئەوەش بابەتێکی گرنگە بەڕاستی وەکو برێ بابەتێکی سەر بخۆیە کە کوردواری درێ ئەو هەویرە ئاوی زۆر دەوێت کە باسی بکەین بەڵام ئەو لایەنەش بەڕاستی لە لایەک خودی خۆمان یعنی وەکو مسلمانیان ئەوەی ئەو پرۆسەی جێبەجێ دەکەت کە مەسەلەی چەند ژنیە ئەو وەکو نمونەی ناشرینمان زۆر پێشکەش کردێ بەڕاستی بۆی ئافرەتان لایەن بوویتە دێوەزمە لایەن بوویتە کابوسێک کە هەر کەسێک بڵێ دوو ژنی هینا ئەگەر لە بەغدابی ئەگەر لە ئەنقەرە بێگە لە واشنتۆن بی دەرێ پیا ژنەکە چی عیبی هەبوو کوڕی نەبوو کچی نەبوو جوان نەبوو لەبەر چ ژنی بەسەر هینایانی ئەو هەموو قوربانی وەکو جەنابەت باس کرد خۆی تاواندەوە گەنجاتی خۆی هەموو لە ناو برد بۆ پیاوەکەی دوای قیت ژنەکی بەسەر هینا یعنی ئەوە بە خۆمان بووینە نمونەکی ناشرین بەڵام لە مقابلی ئەوەشدا دوژمنەکانی ئێمە ئەوان زۆر ناشرین کردەوە پرۆسە لەبەر ئەوەی بەڕاستی ڕێگەیان بە خۆیاندا تەماشە سەیر بکەمە وەکو وەرێ بەراوردێکی تەندروست بکەین ڕێگەیان بە خۆیاندا لە هەموو شوێنە نامۆکان لە هەموو شوێنە خراپەکان کە بەڕاستی شیرازی خێزان تێک بدەن بێوەفا بن بەرامبەر خێزانەکانی خوێن ئەو جا بچن بە دڕەوشتی بکەن دەستێک هەڵاو بکەن ئەو بەر و ئەو دنیا هەموو شوێنێک بکەن بۆی کە ئارزوی خۆیان تێر بکەن بێوەفان بەرامبەر کەسە نێزیکەی خۆیان کە بریتە لە هاوسەری خوان ئەوەش لەلایەک دژمنەکان ئەو پرۆسیان زۆر ناشرین کردیان جا ئیسلام کە بەڕاستی باسی کردێ مەثنا وەثلاث وڕوباع کە فەرمێ 1 2 3 و 4 و ئەگەر پێ نەکرا یەک ئەگەر عەدالەت پێ نەکرا عەدالەتی دانەیە جا ئەگەر عەدالەتە کەسێک لە خۆ ڕادیت و پێی کرا ئەوە کردی بەڕاستی ئافرەتان نەیکەنە بەڕاستی بنیشتە سەرزاری خۆیان و چونکە ئەوە ئێمە ناڵین شتەکە ئیلا واجبە یان دڵنی سونەتیان ئەوە یاتە کۆتایی چونکە چۆن وەکو ژنی یەکەمەوەش بەڕاستی ژنی یەکەم لە هەندێک کەسان واجبە لە هەندێک کەسان سونەتە لە هەندێک کەسان مباحە لە هەندێک کەسان هەر گوناهە ژنی هەبی چونکە کەسەکان نە قودرەت و توانای مادی هەیە نە معنەوی هەیە و بە هەمان شێوە ژنی دووەمش ئەبە شێوازەی تێپەردەمینەک خەڵکێک برێ وەڵڵاهی ئەو کەسێک کە ژنی دووەمی دەینی هیچ شەرعی نییە یان برێ ئەوە سیفەتی عارەبەکانە یان برێ ئەوە جەهالەت یان برێ ئەوە دنیای کۆمەڵک شتی باسکاتن بەڕاستی ئەوە دەگرێت و سەر کەسەکان چەندە پێویستیان پێ چەندە پێویستیان پێ نییە بۆش کە بتوان عەدالەتی جێبەجێ بکەن جا ئەگەر کەسێک هەردوو خێزانەکانی هینا بۆی هاوسەنگیان دروستکاتن دەوێت چەند شتێکی جێبەجێ بکاتن عەدالەت لە چەند شتێک بکاتن یەک مەسەلەی مەبیتەکەی ینی شەومانەوە ناکرێت کە ژنی دووەمی هینا ژنی برێن نوێی هینا کە منارن ژنی نوێ دەرێن ژنی ڕقم یەک و ژنی ڕقم دوو یان هاوسەری ڕقم یەک و هاوسەری ڕقم دوو چونکە نەژنی کەون و نوچکە کەون و ناکرد یانیەوە ئەوەی یەکەمیش هەر نوێیە کەون نەبووە تا پشتی تێ بکرێتن جا هەندێک کەس بەڕاستی زۆر جاران بە نەزانی هەندێک کەس بە زۆر زانی پشت لە ژنی یەکەم دەکەن پشت لە ژنی دووەم دەکاتن زۆر جارن خۆ بەڕێز دەکەم ژنی دووەمش بیتە قوربانی لا ناو وڵاتیمە ینی جاروەیە کاتێک کە مەسەلەی تەلاق هاتە گۆڕ ژنی دووەم تەلاق درایە بەڕاستی کە منداڵیش هەبووە ینی پرۆسەکان زۆر ناشرین کردیان جا دەبێ عەدالەتی بکات لە مەبیتەکەی شوێنی مانەوەکەی لە جلوبەرگ لە هەردووکان لە خواردن لە بۆ هەردووکان یەک شت عەدالەتی تێدا ناکرێتن ئەوش مەسەلەی محەبەتەکەی خۆشەویستەکەیە کول المیل نەبی گرنگ ئەوەیە هەموو خۆشەویستی بۆ یەک لای نەبی خۆشەویستێک وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم لیان پرسیا کۆمەڵ خێزانی هەبوو چێت لەما خۆشتر دەوێت فەرمی عایشەم لەما خۆشتر دەوێتن جا ئەوە بە چۆن چارەسەر دەکرێتن ئێمە سەردانی ماڵی پێغەمبەر بکەین صلی الله علیه و سلم چونکە ئەمە بۆ هەر شتێکی فەڕدوه إلی الله وەرەسوول دەبێ بگەڕێنە لای خوا و لای پێغەمبەر صلی الله علیه و سلم سەردانی ماڵی پێغەمبەر بکەین صلی الله علیه و سلم پێغەمبەر صلی الله علیه و سلم یەک خێزانی هەبوو داکمە خەدیجە ئەو کاتێک خێزانی هەبوو ئەوانەی خێزانیان هەیە با بچن سەردانی ماڵی پێغەمبەر بکەن صلی الله علیه و سلم هەتا یەک خێزانی چۆن مامەڵەی کردی لەگەر ئەو خێزانی خۆی
ئەوانش ئاوا مامەڵی بکەن. پاشی وەفاتی داکمان خدجە پێغەمبەر صلی الله علیه و سلم کۆمەڵە خێزانێکینە بۆ نمونە خێزانی هەبووە ئەرمەلە بوو ینی بێوەژن بووە چۆن مامەڵەی لەگەڵ بێوەژنی کردی پێغەمبەر صلی الله علیه و سلم. پاشان خێزانی هەبووە کچ بووە و داکمان عایشە چۆن مامەڵەی لەگەڵ کچان کردی پێغەمبەر صلی الله علیه و سلم. پاشان خێزانی هەبووە بە تەمەن لە خۆی گەورەتر بووە چۆن مامەڵەی لەگەڵ کردیە لە خۆی بچووکتر بووە مناڵتر بووە چۆن مامەڵەی لەگەڵ کردیە. جا ئەگەر ئەمە هاتو بەڕاستی هەموو شتەکانمان لە فلتەری شەرعیدا لە حەمامی ئیماندا لە وێزگە و محەتەی ئیسلامدا ئەو کاتی بەڕاستی زۆر بەجوان لە شتەکان دەگەین. وەکو یەکێک لە سەحابەکان دوو خێزانی هەبوو ئەو دوو خێزان هەردووکیان عەفوەن بەس ئەو نمونەی بجەرمەوە ئەو دوو خێزانە هەردووکیان بە یەکەوە وەفاتی کرد. سبحان الله قورعی لە بینی کرد بزانن چیهان پێشی یان ئەسبەردەی خوا بکاتن یان ئەسبەردەی خاک بکاتن نەیگۆ ئەوە گەورەکەی با بچم یان ئەوە گچکەکە یان ڕقم یەک و ڕقم دووە هەردوو قورعی لە بۆ کردم زان ناوی چیان دەردەچی بەو شێوازەی بەڕاستی سەڵەفی ساڵح و ئەسحاب عەدالەتیان کردی ئەمە دەبی چاولەوان بکەین نەک نمونەی ناشرین بکەینە پێوەر کە بەداخەوە زۆر جارن نمونەی ناشریمان کردە پێوەر. زۆر باش مامۆستا لە شەرعی ئێمەدا یام ئەمە شتێکە و عرف بە ئێمەی وتووە کە منداڵ دوای مردنی دایک و باوکی پێویستە وەفادار و بە ئەمەک بێ بەرامبەر بە دۆستەکانیان سەردانیان بکەن و ڕێز و احترامیان لێ بکەن. ئایا ئەمە ژەر پێی دەگوترێ وەفاداری بۆ دۆستانی دایک و باوکمان؟ بەڵێ شتێکی بێگومانە بەڕاستی کاتێک کە دایک و باوک وەفات دەکەن چاکترین وەفا کە بەرامبەر دایک و باوکەکان بکرێ سەدەقەیان بۆ بکرێ خێریان بۆ بکرێت دوعای خێریان بۆ بکرێ و یەکێک لە زاویەکانی وەفا بەرامبەر دایک و باوک ئەوەیە ئەو چاکانی کردیتیان نەبڕێتەوە. بۆ نمونە دۆستیان هەبوو ڕەفیقیان هەبووە دایکەکەی دەستە خوشکی هەبووە باوکەکەی برادر و دۆست و ڕەفیقی هەبووە دوور بووە نێچێک باگە دوور بووە ئەوڕۆ ئاسان بە دەتوانی بە تێل بە تەلەفۆنی بۆ بکەی پەیوەندی پێ بکەی گەر نێزیکە دۆستی بابتە سەردانی بکەی کە بەڕاستی ئەمە لەو لایەنەش زۆر کەمتر خەمین بەڕاستی کاتێکە باوکمان وەفات دەکە هەموو برادەرەکانی باوکمان وەفات دەکەن کە دایکمان وەفات دەکە هەموو برادەرەکان هەتا زۆر جار بەداخەوە کارە سەر لەوەیە کە باوکمان وەفات دەکە هەموو خزمەکانی باوکیشمان وەفات دەکەن یان خزمەکانی دایکمان مەبەستمان چییە؟ ینی موقاتعەی هەمووان دەکەین. ئەین دایکمان پردی پەیوەندی بۆ لە نێوان مەسەڵەن ئێمە و خارەکانمان یان داپیر و باپیرەکانمان کە دایک و باوکی دایکمان بوونە ئەو پردە کە دایکمان بۆ ڕووخا ئیدی پەیوەندیەکە سارد سڕوت تێدەکەوی کەەوە زۆر زۆر هەڵەکی کوشندەیە و گەورەیە کە وەکو کۆمەلگایکی ڕۆژاوامان لێ دەگەروامان کرد یان باوکمان کە وەفات دەکاتن ئەو پردە کە باوکمان دروستی کردیە لە نێوان ئێمە و باپیرمان و لە نێوان داپیرمان و نەنکمان و یان مامەکانمان یان ئامۆزایەکانمان ئەو پردە دەڕوخێتن بەهۆی دنیا و مافیها دێتە ناوی تەماع شتی دیکە ئەو پردە نامینێتن کە پێویستە بەڕاستی ئێمە خۆمان بکەینە ئەو پردە ئەو پەیوەندیە هەر بەردەوام بکەین ئیدامەی پێ بکەین بە وەفا بین بەرامبەر برادەرەکانی دایکمان برادەرەکانی باوکمان چونکە هەتا بەڕاستی نمونەکی خۆش لە بەو جەرمۆ کاتێکە پیاوەک ینی هەتا چەند بە وەفا بەرامبەر برادەرەکانی مەسەلەن نەک بەرامبەر برادەرەکانی باوکی برادەرەکانی خۆی کە کاتێک دێ کەسێک لە دەرگات داتن کە دەڵێ پێویستم بە 100 درهم یان 100 دینار هەیە ئەوش بە ڕاکردن دێتن داوا لە ئافرەتەکەی دەکا کە قاسەکەی بکاتەوە 100 دینارەکەی دەداتێ بەڵام لە کونجی ماڵەکەی لەسەر چۆکەکان دادەنیشی ئاوا دەستی تێوەردەینی ئەوەندە دەگریە خوڕ فرمێس لە چاوەکان دێتە خوار جا خێزانەکەی دڵێ پیاوەکەم باشە و گریانە دلە چییە؟ دەڵێ ئەو پیاوەها داواکاریی لێک داواکاریکە بۆ جێبەجێ کرد بۆ ئێستا لەبەری دەگریەی دەڵێ ئافرەت وەڵڵاهی ئەمن ئەگەر بە وەفا بم بەرامبەر ئەو برایەم دەبا بە خۆم بمزانی با پێویستی بەچی ئەو جا بچ بام یارمەتیم بدایە نەک بێ لە دەرگای بدا بامە کەوڕۆ بەڕاستی چونکە مەوەفامان ئەو پردە نامینێتن ئەو سۆز و میهرەبانیش نامینێتن. بەڵێ مامۆستا یەکێک لەو سێ ڕێگایی کە کردەوەی مرۆڤ بەرە و کەسوکار یان بۆ باوکێک لەو سێ ڕێگەی کە کردەوەی باشتری دوای مردنی بۆ دێ نەوەیەکی ساڵحە بەهۆی کردەوە و دوعاکانیەوە ئەمەش پێی دەگوترێ وەفاداری منداڵ بەرامبەر بە دایک و باوکی ئەگەر ساڵح و بۆ خوا سڵحاو بن و هەمیشە دوعا و خێر و سەدەقە بۆ باوک و دایکیان بنێرن. بەڵێ شتێکی بێگومانەوەکو ئاماژەمان پێ کرد کاتێککە دایک و باوک وەفات دەکەن چەند شتێکیان لە دوای خۆیان وەکو سەدەقە جاریان خێرێکی نەبڕاوە بەکەڵکیان دێتن یەک لەوەی کە کەسێک بتوانی مزگەوتێکی دروستکە یان بیرێکی لێ بدا یان مەشروعێکی خێری نەبڕاوە لە بۆ موسڵمانان بکاتەوە یان مەدرسەی گەورە بکاتەوە کە عیلم و معریفەتی تێدا بخوێندرێتن و پاشان ئەگەر بتوانی زانستێکی زۆری هەبی ببەخشی ئەگەر نا منداڵەکی ساڵحی بیجا کچەکەزبی چکڕبی لە دوای خۆی دوعای خێری لێ بکاتن کەواتە ئەو منداڵە بەڕاستی فەرعی ئەو ئەسڵەیە کە دایک و باوکەکەیە وەکو سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم کەسێک ینی الله ئەعلەم ئافرەتێک بوو هات گوتەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم
دایکم لە تەمەنی خۆی حەجی نەکردی عومڕەی نەکردیە ئێستا ئەمن لۆی بکەم حەج عومڕەکە بەنای ئەو ئایا دروستە پێی دەگاتن فەرمی وەکو ئەوەیە بەخۆی کردبییتی وەکو ئەوەیە خێرەکەی بەخۆی کردبییت چونکە بەڕاستی ئەتۆ فەرعی ئەوی دائیمەن فەرعەکان دەستنەوە سەر ئەسڵەکان بەڵام لێرەش ئامۆژگاریشی بکەین بەڕاستی ئینسان کوردواری قسەی خۆشی هەیە دەڵێ ئینسان گۆشتی ڕانی خۆی بخواتن لە منەتی قەساب باشترە دایک و باوکەکان بە خودی خۆیان چاکەی بکەن بە وەفاون بەرامبەر خۆیان چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ یەتبع المەیت ثلاثة مردی کە دەڕوا لە بە گۆڕستان سێ شتی بەدوادا دەڕوات ئەفەرمێتن سێ شتی بەدوادا ئەهله وماله وعمله فيرجع اثنان ويبقى واحد فيرجع أهله وماله ويبقى عمله أو سيشتك درواتن مالك هر لمالك كس قاسو أو إلا غير خوينا برد السيارة أو يدي كمن دالك أن تأثر قبران كس خوينا خستنا أو قبركي أو يكدمين تو كردا وكان يان رنج رجلك يان سبي دكاتن زور باش جا روز كان كاتك باوشيك برقاك داد روي كركي لدواي بو عفوا كركي كتراي هل كردبو لدواي باوشي باوك ديگو كركم لبيشو تراي كلكا كنتي باوك قربه تماما بي هر دوا بەڵام بە خۆت پێش خۆت ڕووناکە جا منداڵەکانش دەبی پێش داچیان باوچیان ڕووناکەن بەڵام دەبی دایک و باوک بەڕاستی خۆیان بە وەفان بەرامبەر خۆیان دواتر منداڵەکانش بە وەفا بن بەرامبەر دایک و باوک و هەتا برادەرەکانیشیان. زۆر باش مامۆستاگیان وا دیارە کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوە دەکرێت بپرسین سوودەکانی ئەمەکداری چین و چه سوودێک بە مرۆڤ دەگەێنن هەم لە دنیا و هەم لە قیامەتدا. یەکەم سوود بەڕێزەکەم لە بۆ هەموو بینەرانی بەڕێزیش ئەوەیە کە ئێمە دەتوانین مەحەبەتی خوا بەدەستبێنین خۆشەویستی خوا بەدەستبێنین چونکە کاتێک کە ئەمە بەڕاستی ئەمەکدارم بەرامبەر خوا بەرامبەر پێغەمبەر صلی الله علیه و سلم بەرامبەر ئەو شتانێک کە باسمان کرد دایک و باوک و خاک و نیشتیمان و خەڵک و هەموو کەسە باشەکان ئەو کاتی بەڕاستی فەرمانی خوامان جێبەجێ کردیە کەواتە دەبین بە خۆشەویستی خوای گەورە کەسێکیش بۆ خۆشەویستی خوای گەورە واتە ڕەزامەندی خوا بەدەستدێنین ورضوان من الله أكبر كجورتري شهادة كم دسمين باشان خوشويسي پیغمبر صلى الله عليه وسلم بدس دين لو چونك فرمان پیغمبر خو من جيب ذكر ديان اكو خدا رب العالمين كافرمتن وما اتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا او يك پیغمبر صلى الله عليه وسلم فرمان تم پیدا کا فرمان بچاکه بیماندک فرمان با امر کردن بچاکه با وفا با صدق برازگوی با جنهینان با عفو دائم پاشی به همش جوان کان پیماندک پیغمبر صلى الله عليه وسلم كفرمان ما جيب ذكر دبين خوشويسي پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پاشان ئەگەر فەرمانی داک و بابمان جێبەجێ کە دەبین خۆشەویستی ئەوان کاتێک لەسەر دووگردەکەی دادەریشی ئەو دایکە اختیارە ئەو فەرمێسکان لە چاوی دێنە خوارێ دەستە دوعا لە نیوە شەو زەنگی تاریک دوعا لە بۆ منداڵەکەی دەکاتن ئەو منداڵە کە پارێزراو دەبی وەکو درعەک لە دەوری دەبیتن هەموو دوعای ئەو داکە بە ساڵاتیان ئەو باوکە بە ساڵاتیەکە لە منداڵەکەی دەکاتن کەواتە ئەو سوودەش بەدەستێنین پاشان ئەو خاکەی کە لێی دەژی ئەو خەڵکی کە لەگەڵ دەژی ئەو مێژوەی کە لە ژیان تۆمار دەکرێ ئەو مێژوە داستانێکی جوان بۆ تو تۆمار دەکات چونکە بە وەفاوی بەرامبەر خاک بەرامبەر خەڵک بەرامبەر نیشتیمانەکەت ناوت نازڕێ ناستە ناو لە سی ڕەش بەڵام کاتێک کە بێوەفاوی بەرامبەری بۆی کە مێژوەکی ڕەشت هەبوو لە لەگەڵی ئەو کاتی بەڕاستی دەچێت ناو لە سی ڕەش و تاریخ و مێژوش هیچ ئەو کاتی بەڕاستی ڕەحمت پێ ناکاتن باشم بۆ وەفابوون بەرامبەر جیرانەکان بەرامبەر کەسەکان ئەمە خۆشەویستی جیران بەدەستدێنین نیشتیمان دەبوژێتەوە محەبەت دروست دەبی برایەتی دروست دەبی تەبایی دروست دەبی یەک ڕێزی دروست دەبیتن زۆر زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا شێرزاد عەبدولحەمید کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانی بەرنامی باس و خواز بوو زۆر سپاس بۆ بەڕێزت بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز و عەزیزیش کە تا ئەم ساتە بینەری بەرنامی باس و خواز بوون تا بە یەکگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان سپێرم خواتان لەگەڵ